ئەم کاتتان باش پیاوێک هەیە بە ناوی تۆماس باراک. بەڕاستی ئێوە ڕەنگ بێ خۆشتان لێنێ، خۆشتان لە سەرچاوی نێ، بەڵام من ئەو پیاوەم زۆر زۆر خۆش دەوێت. بۆ لەبەر ئەوەی دیپلۆمات نییە و قسەکانی زۆر زۆر کار ئاسانیمان بۆ دەکات بۆ ئەوەی لە پیلانی ئەمریکا و ئیسرائیل لە داهاتوودا تێبگەین. بزانم تۆماس باراک لە بەحرێن لە ماناما ئیتر کۆنفرانسێکی هەبوو بە ناوی ئەو کۆنفرانسە فۆرمی نێودەوڵەت توێژینەوەی نێودەوڵەتی پێ دەوترێت. باراک لەوێدا لێدوانێکی دایتری وایانی بڵێن گوتارێکی پێشکەش کرد. لە گوتارەکەدا ئیتر گوتی تورکیا و ئیسرائیل نەوەکو بە تەنیا شەڕ ناکەن، بەڵکو لە دەریای سپیەوە هەتاوەکو دەریای خەزەر ئیتر هاوپەیمانن، هاوکار. ئەوە دەریای سپی تێگەیشتین، بەڵام لە دەریای خەزەر چییە؟ دەریای خەزەر یعنی ئێران. ئەوە سەرەداوێت. ئیتر ماوەیەکی درێژە باس لە نەخشەی سیاسی نوێی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و قەفقاسیە و هەموو ناوچەکە دەکرێت. واتە تاڕادەیەک باڵکانیش دەکرێتەوە، چونکە قوبرسیۆنە باڵکانە و لە هەمان کادا دەریای خەزەر بەسەر ئیتر قەفقاسیەیە وانە. ئیتر ماوەیەکە باس لەو نەخشەیە دەکرێت. ئەو نەخشەیە وا دیارە مەبەست لێرەدا ئەوە نییە کە دەوڵەتی نوێ دروستەبن، نەخشەی سیاسی واتە نەخشەی حاکمیەتی ئابووری و سیاسی و ئەمنی ئیسرائیل. باس لەو نەخشەیە دەکرێت ماوەیەکی زۆر زۆر درێژە. واتە ئەمە کوێ دەگرێتەوە؟ کەنداڵ، ئەزەربایجان، ئەرمەنستان، ئیتر کورد، هەیئەت التەحریر شام، لوبنان، ئۆردون، قەتار، ئەمانە هەر هەمویان دەگرێتەوە بەپێی ئەمە بێت. یەکی نیسان لە کۆبوونەوەیەکی دیکەدا ئیتر هەر تۆماس باراک باسی لە سووریای نوێ کرد کە لە بۆ ئیسرائیل و تورکیا هەنگاوێکی مێژوویی و شانسێکی زۆر زۆر گەورەیە و یانیش دەرفەتێکی زۆر زۆر گەورەیە. ئیتر لە هەمان کاتا شتێکی کەی گوت تورکیا بەشێکی گرنگە لە کامپینی و یانیش لە کامپانیای دۆناڵد ترامپ دژ بە ئێران و یانیش بۆ ئاڵۆقەدانی ئێران. لە 30 تەمموزدا لە تەلەڤیزیۆنی خەبەرتورکدا ئیتر گوتی تورکیا، ئیسرائیل، عێراق، سووریا، ئۆردون، بەحرێن، ئیتر لوبنان و ئەزەربایجان و ئەرمەنستانیشی بخەینە سەرێ، ئەوانە ئەکرێ وەکو هێزێکی ناوچەیی گەورە تەماشایان بکرێت. باشە ئەو هەموو لایەنەی تێدانا ئەی ئێرانی بۆ تێدانیە، کەواتە ئەو هێزە ناوچەیە دژ بە چێە؟ بێگومان دژ بە ئێرانە. ئەمەش نەخشەی نوێی ئیمپراتۆریەتی ئیسرائیلە کە وڵاتە عەرەبیەکان، وڵاتە ئیسلامیەکان تێیدا جێگا دەگرن. ئەمە زۆر زۆر گرنگە. پاشە هاوپەیمانی نێوان و یانیش ڕێککەوتنی نێوان ئەزەربایجان و ئەرمەنستان کە لە سەردەستی دۆناڵد ترامپ دروست بوو. چەندین ساڵە گفتوگۆ و کێشمەکێش لەسەر کۆریدۆری زەنگەزور هەیە. ئیتر لە دواییدا کۆریدۆری زەنگەزۆر نەبووە زەنگەزۆر، نەبووە کۆریدۆری ئەردۆغان، نەبووە کۆریدۆری ئێران و نەبووە کۆریدۆری ڤلادیمیر پوتینیش، بەڵکو بووە ناوی لێنرا کۆریدۆری دۆناڵد ترامپ. پاشان ڕێککەوتنی مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع بخا سەری. ئیتر لەگەڵ ئەمەشدا غەزەی ترامپی بخە سەری، یعنی ئەو نەخشەیە کە ترامپ خەونی پێوە دەبینێ کە غەزە بکاتە مۆڵ و باڵەخانە و ئیتر بار و گازینۆ و مەلها و شوێنی سیاحەت و ڕابواردن. کەواتە ئیتر ئەرکی تورکیا ڕاستتر بڵێن فەرمانی دۆناڵد ترامپ بۆ تورکیا بۆ ئەوەیە کە
هاوڕێ خۆشەویستەکەی خۆی واتە حەماس ڕازی بکات بە پیلانی دۆناڵد ترامپ بۆ غەزە. ئیتر ئەمەمان لە ڕێککەوتنە شاراوەکەی هەری دوایی ویانیش لە کۆبوونەوەکەی هەری دوایی ترامپ و ئەردۆغان لە واشنگتۆن بینی کە لە میانەی کۆبوونەوەی ساڵانەی نەتەوە یەکگرتووەکان ئەنجامدرا. واتە فەرمانێک ئەرکێک کە دانراوە لە بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان ئەوەیە تاکاتۆ حەماسمان بۆ ڕازی بکە کە بە بوێ کێشە بە پیلانەکەی دۆناڵد ترامپ قایل ببێ و ئیتر غەزەمان بۆ بەجێگەڵێ. ئێستا ئیتر کاریگەری ئێران لە کوێمەوە. کاریگەری ئێران بێگومان بەتەنیا لە دوو شوێندا ماوە. ئەویش یەکێکیان لوبنانە، یەکێکیان عێراق. لە لوبنان بێگومان وڵاتانی کەندا و تا ڕادێک فەڕەنسا ئیتر ئیسرائیل بەخۆی لە دەورەدانیتر بە فڕۆکە لی ئەدەن ڕۆژانە وڵاتانی کەندا و کاری دیپلۆماسی لەگەڵ حکوومەتی عون لە لوبنان ئەنجام ئەدەن و گوشاری دەخەنە سەرێ پیلانی بۆ داهێنن ڕاوێژی پێ دەکەن بۆ ئەوەی ئیتر لە ئێران ڕزگاری ببێ واتە لە حیزبوڵای لوبنانی ڕازی ببێ. لە عێراقدا کاریگەری ئێران هەتاوەکو ئێستاش ماوە. ئێستا کە تەماشا بکەن هەڵبژاردنە، بەڵام لەگەڵ هەڵبژاردنیش ویانیش لە ژێرەوە لە ژێر پەردەی هەڵبژاردنیش تەماشا دەکەین ئاڵوگۆڕێکی زۆر گەورە هەیە. پێش هەموو شتێک فڕۆکەخانەی سلێمانی کرایەوە. دوو تەماشا دەکەین تورکیا و کەندا و بەردەوام لەسەر سونیەکان کار دەکەنی لەلایەک لەگەڵ کوردەکان کار دەکەن، بەڵام لە هەمووی گرنگتر لەگەڵ سوودانیش کار دەکەن. ئیتر ئەمە زۆر گرنگە. تورکیا ئاوی بۆ سەر عێراق بەردایەوە. ئیتر ناوی دێنرا ڕێککەوتنی ئەو ڕێککەوتنە تا چ ڕادەیەک ڕێککەوتنێکی بە تەواوەتی ڕاستەقینەیە ویانیش ئاسانکاریە بۆ بەردانەوەی ئاو بۆ ئەوەی لە هەڵمەتی هەڵبژاردندا ئیتر کاری لەسەر بکرێ ویانیش لە بەرامبەر ئاودا ئیتر عێراق شتێک بدا بە تورکیا جارێ نازانێ، بەڵام هەموویان لەم کاتانەدا نیشانەی ئەوەن کە تورکیا و کەندا و لەسەر عێراق پیلانەکەی دۆناڵد ترامپ و ئیسرائیل جێبەجێ دەکەن. پاشان ڕێککەوتنی کورد و ویانیش خۆسەری دیموکراتیک و دەستەی تەحریری شامی بخەسە. ئیتر تەماشا دەکەن ڕێککەوتنی هێزەکانی سووریای دیموکراتیک لەگەڵ دەستەی تەحریری شام ویانیش حکوومەتی نوێی شام کە ئەمریکا ڕۆژانە کریدیتی پێ ئەدا و لە دەی مانگی ئایندەدا ئیتر مانگی دیسەمبەردا پێشوازی جاری یەکەم پێشوازی لە تیرۆریستێکی ئەڵقاعیدە دەکرێت لە واشنگتۆن لەلایەن کۆشکی سپیەوە. ئەویش ئەحمەد ئەڵشەرع بەناوە کۆنەکەی ئەبو محەممەد ئەلجۆلانی. یعنی شتێکی زۆر سەیرە ڕێککەوتنێک ساز دەکرێت ئێستاکە لە نێوان کوردەکان و حکوومەتی نوێی شامدا و لە دوای ئەمەدا ئیتر لە واشنگتۆن پێشوازی لە ئەحمەد شەرع دەکرێت و لەوێدا ڕێککەوتنەکە لەگەڵ ئیسرائیل ساز دەکرێت. ڕێککەوتنی هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی نوێی شام ویانیش حکوومەتی دەستەی تەحریری شام ئیتر ڕێگا خۆش دەکا ئاسانکاری دەکا بۆ ڕێککەوتنی ئیسرائیل لەگەڵ سووریا لە بەرژەوەندی ئیسرائیلدا. ئیتر ئەمانە کاتێک ڕوویاندا ئیتر دەبێت چی دیکە بێنە ئاراوە ئەگەر ڕێککەوتنی کورد و دەستەی تەحریری شام جێبەجێکرا ویانیش ڕێکخرا بۆ ماوەیەکی کورتیش بێ ئیتر لەسەر کاغەزیش بێ و دوای ئەوە ڕێککەوتنی سووریا و ئیسرائیل ڕێک دەخرێت. بێگومان ئیسرائیل هێزێکی زۆر گەورەیە دەوڵەتە سووریا حسابی بۆ دەکا. ئەو ڕێککەوتنە بەتەنیا لەسەر کاغەز نابێت بەڵکو لە ژێر مەجزا و چاودێری نەتەوە یەکگرتوەکان و ئەمریکا دەبێت. ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان دەبنە گارانتۆر. ئیتر لەوێدا ڕنگ بێ ئەحمەد شەرع ئیتر دەوروبەری جۆڵان
بکاتە قوربانی لە بەرامبەر ئەمەدا ئیتر ئیسرائیل لە دەڕع و لە کونێترا بکشێتەوە. ئەمە یەک لە خەونە سەرەکیەکانی ئیسرائیلە واتە هەم بەرزاییەکان هەم سەرچاوەی ئاوی سووریا ئیتر دەکەوێتە ژێر دەسەڵاتی ئیسرائیل. سەرچاوەی ئاوی سووریا و ئۆردنیش ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە و ئەمە دەرگا لە بەرامبەر چ دەکاتەوە، یعنی ڕێککەوتنی سووریا و ئیسرائیل دەرگا لە بەرامبەر ڕێککەوتنی تورکیای ڕەجەب تەیب ئەردۆغانی لەگەڵ ئیسرائیل دەکاتەوە. لێرەدا ئیتر تەماشا بکەن ئەو بابەتە بەرەو کوێ دەچێت. ئیتر باراک هەروەکوتم لە هەر لە بەحرێن ڕایگەیان کە 10 دیسێمبەر پێشوازی لە جوڵانی دەکەن و ئیتر ئەمە بابەتێکی زۆر زۆر گرنگە. کەواتە سووریا لە ناوەخۆیدا ئەڵقاعیدەی کۆن، هەیەت تەحریری شامی ئێستا، پێدەی پێشتر کە ئۆباما پێدەگوت سوپای پیادەییمان، سوپای پیادەیی واتە هێزەکانی سووریای دیموکراتیکی ئێستا کە پاشخانی پەکەکەی هەیە، ئەوانە لەگەڵ یەکتری لەگەڵ ئیسرائیل ڕێک دەکەون و ئیسرائیل لەگەڵ تورکیا ڕێک دەکەوێت و تورکیاش لەگەڵ کوردەکاندا ڕێک دەکەوێت. ئیتر ئامانجی ئەمریکا لە ڕێککەوتنی کوردی سووریا و تورکیا چیە لێرەدا؟ هەمومان بە ئاشکرا لێرەدا دەیبینێت. ئیتر ئەگەر ئەم هەموو ڕێککەوتنانە سازکران و پیلانێک هەبوو بۆ سەر ئێران، ئەمە زۆر زۆر ئاسانتر دەبێت. لەلایەک پەکەکەی سووریا و یانیش پەکەکە بەگشتی، ئیتر پەژاک و کوردەکانی دەتوانێت حکم لەسەر پەژاک و کوردەکان بکە و بڕیاریان پێ بدە، دەست بەچێ بجوولێنەوەکەی نەبجوێن چۆن بجوێن. لەلایەکی کە تورکیا دەتوانێت ئەم کاتە لەسەر ئەزەریەکان حکمی هەبێت، دەسەڵاتی هەبێت و بتوانێت وەکو ڕیمۆند کۆنتڕۆل بیان بجوولێنی. ئەمە زۆر زۆر گرنگە کاتێک ئەم هەموو ڕێککەوتنانە سازکران. تورکیا و یانیش ئەردۆغان چۆن ڕازی دەکرێت بەمە کە تەماشا دەکەیت ئێستاکە؟ ئیسرائیل لەلایەک یعنی پیلانەکە وایە ئیسرائیل لەگەڵ تورکیا ئیتفاق بکات، بەڵام ئیسرائیل وڵاتێکی وایە هەر هێزێک 100% باوەڕی پێ نەبێ ڕێگە نادە لە دەوروبەری سنوورەکەی خۆی هێزی سەربازی هەبێ. هەر لە بۆ هەندێک لە ڕێککەوتنی غەزەدا ئیسرائیل بە ئاشکرا ئەڵێ ڕێگە نادەین تورکیا تێدا بەشداری بکات. تورکیا تێدا بەشداری ناکات وەکو هێزی چەکداری. ئایا بەڕاستی ڕەجەب تەیب ئەردۆغان دەیەوێت وەکو هێزی چەکداری بەشداری بکات؟ بەڕای من نەخێر. تورکیا ڕاستە لە بەردەم کەنەرەکاندا ئەم قسەی دەکات، بەڵام ئامانجی ڕەجەب تەیب ئەردۆغان بە هیچ شێوەیەک شێوەیەک ئەمە نیە. کەسێک کە ڕەجەب تەیب ئەردۆغان و پێک هاتەکە و دەوروبەری و بنەماڵەکەی بناسێ، ئەوانە یەک تاقا ئامانجیان هەیە ئێمە چۆن بتوانین لە غەزەدا ئەو بودجەیەی کە لە بۆ غەزەدا دەنرێ ئێمە بتوانین بەو بودجەیەدا غەزە سەر لە نوێ ئاوادان بکەینەوە. ئیتر شەقام، نەخۆشخانە، پەرتووکخانە، قوتابخانە و هەتا دوایی ئیتر ئەمانە هەمویان ئێمە چۆن بتوانین بەشمان تێدا هەبێ و لەوێدا پارەیەکی زۆر زۆر قازانج بکەین. بابینە سەر بابەتە سەرچیەکە. ئێمە لەو بەرنامەیەدا چیمان دەوێت ڕایبگەین؟ تایبەت بە ئێمە، تایبەت بە کوردەکان چیمان دەوێت ڕابگەین؟ تۆزێکیکە دەتان گەڕینمەوە بۆ دەوروبەری. ئەحمەد تورک وابزانم دوێنێ بوو لە بۆ ڕۆژنامەی سەباحی تورکی قسەی کرد. ڕۆژنامەی سەباحی تورکی چییە؟ نەوەکو ڕۆژنامەیەکی دەوڵەتە، نەوەکو نزیک حکوومەتە، بەڵکو برای زاواکەی ئەردۆغان بەڕێوەبەرەکەیەتی. لەوێدا ئیتر ئەحمەد تورک قسەیەکی کرد. قسەکەی چی بوو؟ ئەتاتورک و ئەردۆغانی وەکو یەک بینی. یعنی وتی دوای ئەتاتورک ڕەجەب تەیب ئەردۆغان یەکەمین کەسە
کە قودرەتی بەسەر تەواوی داب و دەستگاکانی دەوڵەتدا هەیە و ڕەجەب تەیب ئەردۆغان ئەتوانێت کێشەی کورد چارەسەر بکا و ئاشتی بێنێ. هەر ئەحمەد ترک لە سەرەتای پرۆژەی گوایە ئاشتی ئیتر لەوێدا ئیتر باخچەلی کە لە سەرەتای پرۆژەکەدا یعنی دوای ئەوەی باخچەلی دەستی خستە ناو دەستی دەمپارتی و گوتی بە ئۆجەلان بێ لەسەر کورسی پەرلەمان لێدوان بدا و ئەو کاتە سوود لە مافی هیوا دەبینێ. مافی هیوا واتە ئازادکردنی ویانش لە زیندان دەرکەوتنی ویانش حکمی لەسەر لا ببین لە ئیتر وەکو تیرۆریست وەکو زیندانێک تەماشای نەکەی. ئەگەر لێدوانە بدا و پەکێکە هەڵبۆشێنێتەوە بێچەکیان بکە. لەو کاتەدا ئیتر ئەردۆغانمان بینی ئەردۆغان هەڵسا یەکسەر ئەحمەد تورکی لە سەرۆکی شارەوانی لادا و قەیومێکی خستە سەر. لە بەرامبەر ئەوەدا باخچەری هەڵساییتر ئەحمەد تورکی خستە ناو وەفدی ئیمرالی و ئەو وەفدەی ئیمرالی کە لەگەڵ باخچەلی چوو کۆبووە ئەحمەد تورکی لەناودا بوو ڕێزێکی بێپایانی لێکرد. ئەحمەد تورک ئەو کاتا لە لێدوانێکیدا چی وتی کوردەکان و تورکەکان وەکو سەردەمی عوسمانی ئەتوانن بەیەکەوە بژین. سەردەمی عوسمانی بۆچیمان دەگەڕێنیتەوە ئێستاکە پێتان دەڵێم. بەڵام با بزانین هەر لەو کاتەدا ئەردۆغان چی هەر لەو کاتەدا ئیتر ئەردۆغان جاری یەکەم کە تۆپەکەی گوایە پرۆسەی ئاشتی ئیتر خستە بەرقاچی و ئیتر پێنێکی لێدا و یانی ئەویش کەوتە ناو یاریەکە ئیتر یەکێک لە قسەکانی سەرنجڕاکێش بوو گوتی لەمە دووە کوردەکان و عەرەبەکان و تورکەکان بەیەکەوە هاوپەیمانی دەکەن. باشە کورد عەرەب تورک ئەی بۆ فارسی تێدا نییە ئەگەر ئەتۆ دەتەوێت ئاشتی بکرد لە ناوچەکە کوردی تایە عەرەبی تایە تورکی تایە لە ڕێگای تورک ئازاریەکان و ئەزەربایجانی تێدایە لە ڕێگای کوردەکان پێدا و قەسەدە و کەنەکە و مەنەکە و پەژەکی تێدایە و لە ڕێگای عەرەبیشی تر کەنداوی تێدایە تا دەگاتە فاس مەسری تێدایە. بەڵام ئەو لەو ئێرانە گەورە و گورانە هیچی تێدا نییە. سەیرەوە نییە. ئیتر دوای ئەوە جارێکی تر ئەم جارە باخچەلی دەستی کردە مایکرۆفۆن و گوتی با پەکەکە بێ زەحمەتی نەبینن با بێنە شاری مەڵازگر لەوێدا ئیتر کۆنگری خۆیان ساز بکەن و لەوێدا بڕیار بدەن کە پەکەکە هەڵوەشاوەتەوە. لە بڕۆ لەسەر گوگل و یانیش لە ڕێگای چات جیپیتی لە مەڵازگر بگەڕێن. مەڵازگر واتای چییە؟ مەڵازگر ئەو شوێنەیە کە کوردەکان ئاغا کوردەکان میرە کوردەکان بەگە کوردەکان لەگەڵ ئاڵپ ئەسڵان شەڕیان کردووە دژی بێزانسەکان و لەوێدا سەرکەوتنێکی زۆر گەورە ئەنجام درراوە و کوردەکان بەیعەیان داوە بە دەوڵەتی سەلجوقی جاری یەکەم لە مێژوودا. وابزانم ساڵی 1970 چەندە نازانم بەڕاستی ساڵەکەم بەبیر نییە. ئیتر ئەمە زۆر گرنگە. پاشان ئیتر شتێکی دیکەمان هەیە. کاتی خۆی ئۆجەلانیش وەکو هەموو کوردە ناسیۆنالیستەکان بەردەوام ئیدریسی بەتلیسی وەکو خاینێک لە قەڵەمەکە خاین ئیدریسی بەتلیسی خیانەتی پارتی دیموکراتی کوردستان خیانەتی ئیدریسی بەتلیسی هەتا وەکو پارتی دیموکراتی کوردستان و بنەماڵەی بارزانانی ئەمە هەموو لە ئەدەبیاتی نەوەتەکانی پەکەکە و ئۆجەلاندا بەردەوام ڕۆژێکیان ئۆجەلان گیرە. ئیتر لەوێدا
کۆبوونەوەیەکی ویانیش پەروەردەیەکی پەکەکە ئەنجام درا خۆی لە خۆیدا کاتێک وەڕقەیە کاغەزێک ویانیش کتابێکی ئۆزەران لە زیندان دەردەهات کە ئەوە پێیان دەگوت تعلیماتێک دەردەهات ئیتر دەخوێنرایەوە و هەموو خەڵکەکە لەسەر ئەوە قسەیان دەکرد و ئۆزەران چی گوت با ئیتر ئۆکەی دەکرا ئیتر لە پڕەوە 120 دەرەجە گۆڕانکاریەک ڕوویدا ئەمجارە ئۆزەران وتی ڕێککەوتنی ئیدریسی بەغدیسی لەگەر سوڵتان یاوز سەلیم ڕێککەوتنێکی مێژوویی بوو ئیتر خەڵکەکە هەڵسابوون هەر هەمویان ئیتر لەسەر ئەمە قسەیان کرد بۆ قسەی ئیزادیان کرد ئیتر کوردێکی ڕۆژئاوای کوردستانی سووریا هەڵدەستێ ئەڵێ هەڤاڵ دیارە ئەوە لە مێشکی دامایە مێشکەکەی مێشکی پشیلە و پسیک نەبووە ئیتر ئەڵێ هەڤاڵ ئێستا کە کابۆم ڕوونکەنەوە ئێمە چی بڵێن هەڤاڵ ئیدریسی بەغدیسی و یانیش جاش ئیدریسی بەغدیسی ئیتر ئەمەیە ئەم ئیدریسی بەغدیسیان بۆ لە بۆ ئێوە باس کردیتر ئیدریسی بەغدیسی یەکەمین کەسە کە لە دژی ئیمپراتۆریەتی سەفەوی لە دژی شا ئیسماعیلی سەفەوی شەڕ دەکا کە شەڕ دەکا ئیتر هەموو بەگ و عەشیرەتە کوردەکان زۆربەی زۆریان هەمویان نا چونکە هەندێک عەشیرەتی کوردیش هەبوون لەگەڵ شا ئیسماعیل شەڕیان کردووە بەڵام زۆربەی زۆری عەشیرەتە گەورەکانی کوردەکان ئیتر لە ژێر سەرپەرشتی ئیدریسی بەغدیسی کۆ دەکرێنەوە کە ئیدریسی بەغدیسی کەسێکی بەکاریگەر بووە و ئیدریسی بەغدیسی لەگەڵ یا و سوڵتان سەلیم ئیتر ئیتیفاق دەکا لەو شەڕدا دەیبەنەوە حتا باس لەوە دەکرێت کە شاری تەبریز دەگیرێ باس لەوە دەکرێت کە ژنی ئیسماعیلی سەفەوی دەگرن ئیتر دوایی بە دیاری دەیدەنە یەکێک لە فەرماندارەکانی ئەم شەڕە ئیتر شا ئیسماعیلی سەفەوی هەتا مردیش ئیتر ئەڵێتن ئەگەر ڕۆژێک مردم لە خەفەتی ژنە جوانەکەم ئەمرم ئیتر ئەمە ئیتیفاقی ئیدریسی بەغدیسیە ئیتیفاقی کوردەکانە لەگەڵ دەوڵەتی عوسمانی ئۆجەلار لە ساڵی 2012 بوو 13 بووی وایانیش 12 بوو بەبیرم نییە بەڵام باشم بەبیرە کە چەندین جار ئیتر لە تعلیماتەکانیدا ینی ئەو دیدارانەی کە سازی دەکرد لەگەڵ ئەدڤۆکاتەکانی وایانیش لەگەڵ بنەماڵەکەی لەوێدا ئیتر بە ئەردۆغانی دەگوت ئۆجەلار دەیگوت هەیدە یاڤوز وەرە پێش با ئیتیفاق بکەین باشە لەگەڵ یاڤوز ئیتیفاق دەکەی لە دژی چێ لێرەدا ئەو شتانەی کە پێشتر باسمان دەکرد ڕێککەوتنی ئاشتی ویانیش ڕێککەوتنی نێوان مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع ڕێککەوتنی نێوان هێزەکانی سووریای دیموکراتی و حکوومەتی نوێی سووریا لە ژێر سەری ئەمانەدا دیارە هەمووی ئەو پیلانە هەیە بۆ ئەوەی هێزێکی ناوچەیی بەسەرپەرشتی تورکیا و ئیسرائیل کۆ بکرێتەوە و لە دژی ئێران ئیتر تاو بدرێت ئەمە بابەتە سەرەکیەکە بوو ئیتر ویستم بۆتان باس بکەم ئەمانە هەر هەمویان ئیتر پێمان دەڵێن کە ئەو ڕێککەوتنەی گوایە ئاشتی گوایە چارەسەرکردنی کێشەی کورد لەکوێ خەوتووە و لە هەمووی گرنگتر جاری یەکەم لەو ڕۆژانەی ڕابردوودا ئەوانەی باوەڕ ناکەن ئەتوانن بچن لێ دوانەکەی هەری دوایی جەمیل بایەق بخوێنەوە یانش ببینن لەوێدا جەمیل بایەقی مارکسیست جەمیل بایەقی لێنینی جەمیل بایەق کە پرەنسیپەکانی حیزب دەپارێزێ جەمیل بایەق کە چەندین ساڵە ئیتر دژ بە تێگەیشتنی سونیگەرایی کار دەکە جەمیل بایەقێک کە چەندین ساڵە ئیتر لەسەر سنووری ئێرانە و هەندێکیان ئەڵێن پیاوی ئێرانە و نزیک ئێرانە بە بێ ئێران هەسوکەوت ناکە ئەش لە کۆتاییدا
باسی ئومەت کرد. ئومەت چییە؟ ئومەت چەندکێکی ئیسلامی سونی گەراییەکانە. ئومەت یعنی سونی گەرایی، ئومەتی ئیسلامی. و ئەمە زیاتر کاتێ باسی ئومەتی ئیسلامی دەکەین دەوڵەتی عوسمانیمان بەبیر دێتەوە و پێشتریش سەلجوقیمان بەبیر دێتەوە. ئۆجەلان کاتێ تازە گیرا بەردەوام داوای لە هاوڕێکانی دەکرد پەرتووکی حەسەن سەباح بخوێندەوە. ئیتر نازانم ئۆجەلان چۆن لە حەسەن سەباح گەیشتە بوو بە تێگەیشتنە سونیەکەی کە حەسەن سەباح کەسێکی حەشحاشە و لە ڕێگای مەلهەخانە و بەهەشتی سەختە و ئیتر ئەڕۆهین و حەشیش و مادە هۆشبەرەکان کەسانی خۆی فریو داوە و دواییدا ئیتر توانیویەتی پیاوانی سەلجوقی پێ بکوژێ، مەلیکشای پێ بکوژێ، نیزام المولکی پێ بکوژێ، ویانیش بە تێگەیشتنە ڕاستەقینەکەی کە من ئەڵێم ڕاستەقینە مەبەستم ئەوەیە ئەو پەرتوکانەی کە بیانیەکان لەسەر حەسەن سەباح نووسیویانەوە ئەڵێن حەشحاشی بووە. من ئەمە بەڕاست نازانم، چونکە ئەم نووسەرە بە هیچ شێوەیەک نزیکی قەڵاکەی حەسەن سەباحیش نەکەوتووە، نزیکی نەکەوتووە کە لە تەبریزە، بەڵکو لە هەندێک شوێنی دیکەدا گەڕاوە و لە ڕێگای شێخ و مرشیدەکانی ئیسلامی سونی بیستویەتی کە حەسەن سەباحێک هەبووە 35 ساڵ لە دژی نیزام المولک و یانیش مەلیکشا شەڕی کردووە و لەوێدا سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەستهێناوە، هەموو شایەکانی سەر بڕین و سەری هەمووانی پرداوە وابزانم هەتا مەغۆڵەکان هاتوونە. 35 ساڵ شەڕێکی وای کردووە. ئیتر ئەمە من بە درۆ دەزانم، ئەمە ڕێگای تێناچێ، بەڵکو ئەمە پەیوەندی بۆەوە هەیە کە خەڵکەکە ئەم کاتە بە تایبەتی خەڵکی شیعەی ئیسماعیلی زۆر بێزار دەبن لە دەسەڵاتی تورکەکاندا، چونکە تورکەکان بە شێوەیەکی زۆر بێبەزەیانە سەرباز و باز لە خەڵک دەستێنن کە خەڵکەکە هەژار دەکەن، نان لە دەی منداڵەکانیان دەردێنن. ئەما خەڵکەکە ناچار دەکات کە بمن بە فیدایی حەسەن و حوسێن ئاسا ئیتر لە بەرامبەر ئەم دەسەڵاتەدا بجوولێنەوە و توانیویەتیان لە هەڵومەرزێکی زۆر خراپدا بە دەسەڵات و چەکێکی زۆر کەمدا ئیتر خۆیان پەروەردە بکەن و کەسانی خۆی حەسەن سەباح هانی داون کە بستنە لای مەلیک، کە بستنە لای پاشا، بە ساڵان خزمەتی بکەن بە سەبر و تەحملێکی زۆرەوە، هیچ ڕەنگێکی جیاوازتر نیشان نەدەن. ئیتر کاتی پێویست بوو، کاتی فەرمانیان بۆ هەن بتوانن پاشا مەلیک بکوژن. لەمە زیاتر هیچی دیکە نەبووە. ئۆجەلانیش لە سەرەتای جیرانیدا بەردەوام داوای لە هاوڕێکانی دەکرد ئەم پەرتووکە بخوێنیتەوە، بەڵام ئێستاکە شتێکی کە دەبینی کاتێک لە لێدوانەکەی جەمیل بایەق، لێدوانەکانی ئۆجەلان، لێدوانەکانی ڕەجەب تەیب ئەردۆغان، لێدوانەکەی کورد ترک قەرداش دەولەت باخچەری بڕۆن لە مەڵازگر کۆ ببنەوە و قسەکانی ئەحمەد تورکم باسکردن، ئیتر حتا قسەکانی سلاحەدین دەمیرتاشیشی بخێ سەر، ئیتر ئەمە هەموو نیشانمان ئەدا کە چ پیلانێک لە ئارادایە و ئەو پیلانە ڕووی دەچێە جارێکی تر، ئیتر ئەو شەڕە دووبارە دەبێتەوە یاننا لە بۆ ئەو شەڕە ئەم جارە دەبێت لە جیاتی ئاغا و شێخ و بەگو میرەکاندا مارکسیستە کۆنەکانیش بەشداری بکەن، عەرەبەکانی کەنداویش بەشداری بکەن، ئازەربایجان و ئەرمەنیەکانیش دەبێ بەشداری بکەن، سوریانیەکانیش بەشداری بکەن لە دژی شایەکی دیکەی سەفەوی. و ئەمە بەرەو کوێمان دەبا یان نامان با جارێ نازانین. من لە چەندین بەرنامەی پێشودا باسم کرد
پەکەکە هێز لە بادینان دەکشێنیتەوە بادینان چۆڵ دەکات لە بەشێک لەو شوێنە چۆڵکراوانە سەربازانی تورک دەکەونە ناویان کۆنتڕۆلی دەکەن جا دەمێنێ نامینە زانیاریم لەسەر نێباستی بەڵام هێزەکە هەمووی لە دەوروبەری قەندیل کەوت دەکرێتەوە هەر لە قەندیلەوە هەتا وەکو دەگاتە پێنجوین هەموو ڕۆژێ شەو ڕۆژ خەریکی تونەل لێدانە بڵدۆزەر و حەفارە دەبەنە ناو تونێلەکاندا و لەوێ پیشەسازی چەکی پێشکەوتوو بە تایبەتی موشک و دڕۆن ئیتر دەست بەکارە ئەمە لە بەرامبەر چی جێگەی پرسیارە لێرەدا ئیتر ئەم بابەتە لەگەڵ کاک شەماڵ بەشیری باز دەکەم چونکە دوێنێ دەستمان بە بەرنامەیە کرد لەسەر ناسیۆنالیزم بەڵام کە دوایی دین ناسیۆنالیزم کە دوایی دینە سەر باکوور دینە سەر پەکەکە ئەم بابەتەی لەگەڵدا باز دەکەم کە ئایا ئەم هەموو پەرتوکانەی ئۆجەلان نووسیمانی فێستۆی شارستانی دیموکراتیک ئێکۆلۆژیک دژی کەپیتالیزم مۆدرنیتا دژی ئیتر دەستەڵاتی پیا و سالاری دژی سنی گەرایی تێگەی ئیتر ئەمانە هەر هەمویان ئەوڕۆ بۆ کوێ دەچن ئەمە بەڕاستی جێگەی نیگەرانیە لە کاتێکدا مرۆڤێکی استراتیژیک مرۆڤێکی فکری بیرمەند حتا ڕۆشنبیرێکی فکری خوێنەرێکی فکری بەپێی تەکتیک بەپێی کۆنژەکتور فکرەکەی خۆی بەردەوام بگۆڕێ ئەمە وای بەسەردی وا دیارە زۆر گرەی ناکرێت مرۆڤێک لە زیندان بێ جگە لەما کارتێکی دیکەی لەدەستدا نەبێ ناچارە ئەم فکرە کە بەپێی تەکتیک سازکراوە نەک بەپێی فکر استراتیژ سازکراوە بەپێی استراتیژی تەکتیک بەڵکو بەپێی تەکتیک استراتیژ بەپێی تەکتیکش فکر واتە ئەو پەرتوکانە نووسراوە و مرۆڤ تووشی ئەمە دەبێت چونکە چەکێکی دیکەی لەدەستدا نییە و ئەو گلەیە بەتەنیا بۆ ئۆجەلان ناگرێتەوە هەموو پەکەکە دەگرێتەوە کە لە بواری فکریدا سەفرە پاسیفە هیچ کارێک ناکەم هەموو کارەکەی خسۆتە سەر ئەستۆی کەسێک کە لە زینداندایە ئیتر ئەمە کێشە گەورەکەیە کاتێک تۆ هەموو خیتابەکەت هەموو لێدوانەکەت هەموو پەروەردەکەت هەموو ڕاگەیاندنەکەت لەسەر مەسائلی تەکتیکی و سیاسەتی ڕۆژانە بێ هەروان بەسەردی ئیتر با بزانین ئەم کۆنژەکتورە ئەم پیلانە تا چ ڕادەیەک سەر دەگریان سەر ناگرێ ئێمە ناڵین پەکەکە بە مەڕازی بووە ڕنگ بێ قەندیل بە مەڕازی نەبێ ڕنگ بێ قەندیل باوەڕی بەوە نەبێ نەیەوێ ئێران بکاتە دوژمنی خۆی بەڵام من دڵنیام لەوەی کە تۆماس باران کەسێکە یارمەتیمان دەدا چونکە کەسێکی دیپلۆمات نییە بەڵام ئەم جۆرە پیلانانە لە ناو دەوڵەتی قوڵ و دەوڵەتی شاراوەی ئەمریکا لە مؤسسەتر نیزام پێی دەگا بە پێی ئەوە دیپلۆماسی ساز دەکا ئێستا کە دۆناڵد ترامپ نەک بەتەنیا کۆنسۆڵۆسی ئەمریکایە لە ئەنقەرە بەڵکو والی دۆناڵد ترامپە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت لە قەفقاسیاشدا لە تێرە نایە دەخوارێت قاچێکی لە بارێنە قاچێکی لە لوبنانە قاچێکی لە فاسە قاچێکی لە قوبرسە قاچێکی لە ئەنقەرەیە قاچێکی لە ئەمریکایە ئەو کابرایە لە فڕۆکە نایە دەخوارەوە ئیتر ئەمە نیشانمان ئەدا کە پیلانێکی چۆن لە ئارادایە هەتا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم هیوادارم یارمەتیمان بدەن لەگەڵماندا بن تاوەکو بتوانین بابەتی وەها تێر و تەسەڵ لە ڕوانگەیەکی سەربەست و ئازادانە و لە دوای لە پشتەوەی دیوارەکاندا بابەتەکان ببینین لە پشتەوەی پەردە بابەتە شاراوەکان ببینین و ئیتر لە دەرەوەی قوتووە ڕەشەکە تەماشای بابەتەکان بکەین لە خزمەتتاندا دەبین بە مەرجێک ئێوەش یارمەتیمان بدەن گەورەترین یارمەتیش ئیتر بڵاوکردنەوەی ڤیدیۆکانمانە لە سۆسیال میدیاکانتان ویانیش گەیاندنیانە بە دۆست و هاوڕێیانتان کاتێکی خۆش ڕێز و سڵاو هەربژین